ئادەم چۆنی؟ خۆشبی کاکە سوپاس. خێرە کاکە هیچ هەڵەیەکم کردووە؟ لە فایلەکە داشتی جوانی تێدایە لە هەموو شوێنێک کارت کردووە. ئەو کاری خۆمە. بەڵام لە شوێنێکی دیش کارت کردووە نەنووسراوە. گەوە پاسەوانی. ئێمە بۆ ئەوی بزانین پینچینەت چیە تەلەفۆنمان بۆ هاوڕێیەکمان کرد لەوێ. سەرمان سۆما. لەوێ سەرۆکی پاسەوانەکان بووی. کاکە بەڵام لە ناویانەکە نا لە پاسەوانی. دواتر ڕۆژێک ڕێگە و کاتی ئێمە هاتین بۆ ئێرە ئەوێت جێهێشتووە. کاکە وسبە کوڕە. علی بچکۆڵ ڕێخەری پاسەوانەکانی ئەوێ بووە. قسەت بۆ علی بچکۆڵ و یوسف بردووە. بۆ تێ دوو قسە بکەیت. تەنها دوو ڕستە. کاکە هیچ نییە. بۆیە نەمنووسی و پاسەوانیکردن نابێتە سەرچاوە. لەبەر هیچ شترم نییە. ڕستەیەکی درێژ و بێسوود. دوا ڕستت ماوە. باش بەکاری بێت. کاکە سوێن دەخۆم لە ترسە. کاکە بەڵێ بەڵێ کاکە بەڵام هیچم نەوتۆ سوێن بەخۆ. قسەی گرنگم نەبردووە بەس قسەی ئاسایش سەرزارێکی مە کوڕێکی بچووکم کاکە لێم گەڕێ بڕۆم تخوا. ئادەم وسبە کوڕە. دیسان ڕستەیەکی درێژ بەڵام بەبەختی ڕستەکەی من کورتە. ڕاکە کەستر ماوە تەفۆ. شتێکی وا گرنگ نییە بەڵام لەبەرەوەی وتت لە بنج و بناوانیان بکۆڵەوە منیش لە هەموو شتێکم کۆڵیەوە کاکە. وەکو چی؟ شتێکی ئاوا شایانی باز نییە ئەو شتانی کە لە هەموو کەسێکدا بەدی دەکرێت. یانی شتێکی گرنگ نییە. لەکوێیە؟ لەو فایلەی ژێرەوە. بڵێ پێشتر کاگەلی تێگەیشت لەوەی زانیاری خۆی بە هەڵە پێماندا. هەروەها بە دوای دەچووم ماڵەکەشی نادیارە. یانی تاکەشت کە بتوانین لەو کچە شارەزابین تەلەفۆنەکەیەتی کاکە. چاودێریکە. دڵنیای کاکە؟ چاودێریکە.